لەگەڵ میوانەکەم لەم بارەوە قسە دەکەم بەڕێز دکتۆر محەممەد علی شۆڤەکاری ئابووری شارەزای دارایی لێرە لە ستودیۆ لەگەڵمە دکتۆر زۆر بەخێر بێی. باش. هەر جارە و بەغدا بە بیانوویەک موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نانێرێت. پێتان وایە ئەمە سیاسەتی برسیکردنی خەڵکی کوردستانە یا کێشەکان تەکنیکین کە بەغدا هەر جارە و بیانوویەک بۆ بابەتە دۆزێتەوە؟ دیارە بە ناوی تەکنیک و بە ناوی پرۆتۆکۆلۆ یان بە ناوی ئەوەی ئەوان باسی دەکەن لە بەغدایەوە، بەڵام لە دوای لە پشتیدا غەرەزێکی سیاسی غەرەزی سیاسەکەش لاوازکردن و برسیکردن و بێزارکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە و تا ڕادەیەک تانیتیان سەرکەون بەوەی خەڵکەکە خەنە دۆخێکی نەهامەت و دۆخێکی بێپارەی و دۆخێکی بەداخەواوەی کە ئێستامە لە کوردستان دەبینین کەرتی ئابووری بەگشتی لە لاوازبووندایە و دەستی کار لە کەمبوونەوەدایە و وەک ئەوەی واز دەکەین زەنگێکی سارد لە بینی هەردوو پارچەدا هەیە، بەڵام بەداخەوە وەک دەشبینین ڕۆژانە ئەوان لە لای خۆیانەوە تۆختری دەکەن و خەڵکەکە هەرێمی کوردستان زیانی زیاتری بردەکەن. زۆر باشە. لەگەڵەوەی کە حکوومەتی هەرێم و بەغدا ڕێککەوتنیان هەیە سەبارەت بە ناردنی بەشە بوجێ هەرێمی کوردستان و موچەی فەرمانبەران، ئەوەی کە لیست و داواکاری بەغداشە هەرێم جێبەجێ دەکات، لەم دوایانە دادگای فدراڵی داوای کردو کە موچەی فەرمانبەران بنێردێت بەڵام نانێردرێت. ئەمانە بۆچی دەگەڕێتەوە؟ بۆچی بەو شێوازە گوشار لەسەر ئابووری هەرێمی کوردستان هەیە؟ بڕیارە سیاسەکەی وایە لە بابلێن لەو دۆخێک ئێستا عێراقدا دەژیتن، دایمەن عێراق فێر بە شتێک بووە ئەو دۆخە هەموارێکە خۆی تێدا دەژێت تەزری دەکات بۆ شوێنێکی دیکە، بەداخەوە ئەو دۆخێک کە بەخۆیان تێدا دەژین و عێراق بەگشتی دەکەویتە خانەی ئیرهاب و یان تیرۆری جیهانەوە لە ژێر دەسەڵاتی ئەوانەیە کە ئێستا حکومێرانی عێراق دەکەن. دیارە ئەوانە ئێستا حکومڕانی عێراق دەکەن بە لیستێکی درێژ هەمویان ناویان لە داواکاریەکانن کە دش بە مرۆڤایەتی و لە ئیرهاب ئەوانن حکومڕانی عێراق دەکەیان، ئەوانن لەژێر پەردەکان و لەژێر تاوڵەکان بڕیارەکان دەردەکەن بۆ ئەوەی خەڵکەکان چاواشە بکری ئەوانەی لەژێر دەسەڵاتیوان بە تایبەتی لە ناوەڕاست و لە جنوب هەردەستن ئەو شەڕە و ئەو تەشقەڵەی کورمانزەتی خۆمان بکەین لە جیاتی بە خەڵکەکە تێبگەینن بۆ ئەوان داخلی لیستی ئیرهابوونە تۆڵەکەی زیاتر لە هەرێمی کوردستان دەکەنەوە کە هاوڵاتیان و حکوومەتەکە هەرێمی کوردستان بەگشتی دوورن لەو لیستە و لە ڕوانگەی مجتەمەعی نێودەوڵەتیشدا خاوێن و پاکن، بەڵام ئەوان وانینە لە دژوێ من پێم وایە ئەو جەنگەیان بە پاکی دەڵێت. زۆر باشە. لەگەڵەوەی کە بۆ موچەی فەرمانبەران بۆ هەر مانگێک ڕێککەوتن لەگەڵ بەغدا کراوە، بەغدا دەڵێت کە مانگانە 760 میلیارد دینار دەنێرێت لە کاتێکدا هەرێمی کوردستان پێویستی بە 995 میلیارد دینارە بۆ موچەخۆرانی لەم کاتەدا کورتهێنان دەهێنێت و ڕێگەش نادات کە لە داهاتی ناوخۆم کورتهێنانە پڕ بکرێتەوە. پێتان وایە چۆن لێک دەدرێتەوە؟ شارەزایانی ئابووری و هەروەها دارایی چۆن ئەم بابەتە دەخوێنەوە؟ ئەوان ئێستش کە مامەلە لەگە کوردستان دەکەن زیاتر حیسابی ویان کردێک کە ئێمە نەوتەکە هەناردە دەکەین و لە لای خۆشمان و لە لای هەرێمی کوردستان من چەند تێبین یەکم هەیە لە شێوازی کارکردن لەگەر بەغدا من لێرەش دەیلێمەوە ئەو شێوازە ئێستای هەیە، ئەو شێوازە با بڵێن کلاسیکی ئێستا هەیە لە تەعاملکردن لەگەر حکوومەتی بەغدا. من پێم وایە لە کابینەی دیکە کابینەی داهاتوو ئینشاڵڵا پێویستی بە گۆڕانکاری هەیە. گۆڕانکاریە بە چی بێ؟ من ئەوەی دەزانم لە ئێستا دەبی وەزیرێک دامەدرێت بۆ کاروباری فیدرالی لەگەر بەغدا، وەزیرە لە هەولێر نیشتەجێ نەبی لە بەغدا نیشتەجێبی بۆ سفرکردنەوەی ئەو گرفتانەی کە لە کاروباری هەردوو لا هەیە. بەڵام شان بڕوات و دادگا بڕیار بدات و شارەکان بێ بەغدا پابەندی بە یەک وەزیر شانکاری خۆیان کرد، شانکاری خۆیان کرد، شاندەکان زیاتر جەنابەت ئاگادار بوو ئەوانش هەولێری لە کوردستان ئەرچی قورسیان لەسەر شانە هەمیان وەزیر و کاری دیکەنە، بەڵام دیارکردنی دەستەیەک یان بەڕێزێک بۆ ئەو کارە لەناو حکوومەت کاری ڕۆژانەی دەبی. بۆ نمونە تۆ هەمومان جارێک لیستێک دەنێری لە ڕووی تەکنیک و لە ڕووی با بڵێن ڕوانگەی کارکردنەکاندا کەمە کوڕی دەکەوێتن، بەڵام ئەگەر ئەو لە بەغدایە بیان ئەو دەستگای من باسی دەکەم تایبەت بی بە حکوومەت لە ڕووی دارایی ئابووریەوە لە بەغدا نیشتەجێ بوون بی ئەو کاتی بەس گۆڕانکاری دەکرێتن و ڕۆژانەش تاقیب دەکرێت، نەک دەڕۆژ پێش موچەیان سێ ڕۆژ پێش موچە تۆ بنێری. من پێم وایە لە کابینەی داهاتوو دەبی جێگایەک بکرێتەوە بۆ ئەو پەیوەندیەی و کەسێکی دیاری کراو هەبی بۆ ئەو پەیوەندیەی ئەو کارەکان بکرێت، تەنها ئەویش بۆی هەبی لێدوان بدا لەبەرەوەی ئەو دۆخەی ئێستا ئێمە تێدا کە هاوڵاتیان و موچەخۆران تێدا هەیە لە هەندێک ڕوانگەوە لە ڕووی ڕاگەیاندنەکانی خۆشمانەوە خەڵکەکە بە شێوەیەک لە شێوەیەکانی دیکە دیسان ئەویش کارێک لەسەروەی دەکاتن
کە ئەو خەڵکە دیسان نەهامەتێچکە بینتەوە بۆ نمونە ڕۆژانە دەرێن موچە هات موچانە هات موچە هات موچانە هەل لە ڕوانگەی ئەو ڕوانگەشرا خەڵکە کارەکەتیتە سەر دوودڵیەک و باشەوەی کە جەنابەت باسی دەکە ئەکرێت یەکێک لە بنەماکانی کارکردن بێت لە داهاتوودا بەڵام ئەوەی کە هەیە لە نێوان هەرێم و بەغدا پابەند نەبوونە بە دەستور و ڕێککەوتنەکان لەلایەن بەغداوە بۆ نمونە ئێمە یاسای بودجەمان هەیە لە پەرلەمانی عێراق پەسەند کراوە پشکی هەرێمی کوردستان 12.7 دیاری کراوە یا 67 یا یاساکانی دیکەی کە جێبەجێ ناکات کاتێک کە دەستور و بنەمای ڕێککەوتنەکان جێبەجێ نەکرێت ئەم چۆن مامەڵە لەگەڵم عەقلیەتە خاتون بە پێی 12.86 شتێکی وها ژمارەک دانرایە ئەمە کوردستان دەبی ملیارە و 200 میلیۆن دلاری ماگانە لە بۆ بێ ئێستا ئەو بەڕێزانەی کە لە بەغدا کاروباری دارایی عێراق بۆ شەڕێکیان بۆ دروستکردینە بەنایە موچەی تا ماگانە 500 میلیۆن دلار لە خەرچی هەرێمی کوردستان بخۆن بەڵام لەو ڕوانگەوە ئایدی سندەرێنەوەمە هیچمان لەسەر کردیا ئەوەش دیسان شاندێکی دیکەی دێ کارێککەیت بێت داوای نەک موچە داوای بودجەت بکەیت ئەمە لە بودجە دەبی لەسەر دوازێ کە عێراق داینایە ماگانە ملیارە و 200 میلیۆن دلارمان لە بۆ بێستاوانە موچەکانمان پێ نادەن لەبەر چێگە موچەکەیدا ئەو کاتی وەک هەموو شارەزایانی ئابووری ئەمە داوای لێ دەکەین کە بودجەکەمان کە بەڵام ئەوانەی ئێستا لە عێراقدا هەیە پێم وایە چەند ڕۆژێک پێش ئێستا بڕیار درە بە بڕینەوەی سەتایەکی موچەی هەموو عێراق نردنی لە بۆ غەزە و لوبنان لە کاتێکدا موچە هەرێمی کوردستان هەوڵاتیانی خۆی نانێری پابند بوون بە دەستور لەوێندەر ئەوان یەک دەستوریان هەیە دەستوری کە ئەوان لە سیاست تێدا دەگەن دەستوری ئەوەی برسیکردنی خەڵکی عێراق بەگشتی نەک هەرباوە لە بەرەوەی جەناب دەگە ببینی ئەوانە دەسڵاتی عێراقیان هەیە شارەکانی دیکەی عێراق لە وێرانکاری و لە هەموو نەهەمەتی و بێکارەبایی بێ ئاوی و بێژیانی و بێ هیچ تێدا نابینی بەڵام عێراق لە کاتی خۆیدا دەنێردرێت ئەوش ئەم لە ئێستا بە جەنابتان درێن مانگی سەی داهاتوو عێراق ناتوانانی موچە بدە لەبەرەوەی زیاتر خەڵکی بێگانە بەخێو دەکە ئەوەی ئێستا عێراق دەیکاتن بەخێوکردنی زیاتر لە 150,000 بەناو ڕاوێژکاری سەربازی وڵاتانی دەورا پشت و بەخێوکردنی سەربازانی سووریا و لوبنان و یەمەن لەسەر ئەرچی خەزینەی عێراقی و خرجکردن و بەخێوکردنەوە هەموو میلیشیایی کە هەیە بە ناوی هەرچ ناوێک بی لە ناو عێراق من پێم وایە وا بڕاتە مانجی سێ مانجی چار عێراق دەبی ئەعلام بکاتم لە منیش لەمە دووە موچەی خۆشم پێ نادرێت لەبەرەوەی عێراق ئێستا بەناو عێراقا بەڵام لە ڕووی سیاسەتەوە وڵاتانی دیکە بەڕێوە باشە کەواتە بژاردەی هەرێمی کوردستان بۆ ئەم شەڕابوریە کە لەگەڵ عێراق دەکات لە کۆتاییدا دەبێت چی بێت هەر سەرکەوتنە لە بەرەوەی عێراقی کوردستان زۆر کای لەسەر کرا بە هەموو نەوعەکان کیانەکەی تێک بچی و وشەی هەرێمی کوردستان نەبینێ بەڵام سوپاس بەخوا و خۆراگری هاوڵاتیان و پشتگیریکردیان لەو حکوومەتێک کە ئێستا هەیە لە حکومڕانی هەرێمی کوردستان دەکە من پێم وا دەوێت بەردەوام دەوێت کەمەک سەبری دەوێت و بەڵام پێداچوونەوەش بەنە بە سیستەمی کارکردنی بەشی دارایی ئابووری پێویست زۆر باشە بەڕێز دکتۆر محەممەد علی شرۆڤەکاری ئابووری و شارەزای دارایی زۆر سپاس.